خۆناغی دووەمی گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژی 5 مانگەوە بە گوشارخستنە سەر گواستنەوەی ئاوی و بەندەرەکان و پیشەسازی دروستکردنی کەشتی و سەپاندنی سزای گشتگیر بەسەر کەرتی وزە و بانکی ناوەندی ئێراندا دەست پێ دەکات. بە وتەی یەکێتی هاوردە و هەنادەکارانی هەرێم ئەو سزایانە کاریگەری قورسیان نابێت لەسەر قەبارەی شتومەک و بەرزبوونەوەی نرخەکان لە بازاڕدا بەو پێیەی دەرچەی دیکەیان بۆ هاوردەکردنی خواردەمەنی و شتومەک دۆزیوەتەوە. بەڕاستی ئێمە لەم کاتەیە نابینین بازاڕی هەرێمی کوردستان هیچ حاڵەتێکی خراپ بێتە پێشەوە لا سامەحەڵڵا و گرانی بێ و نەبوونی کاڵا بێت، چونکە ئێمە بەردەوام لەگە وڵاتی جمهوریەتی ئیسلامی ئێران بەردەوامین و لەم کاتەشدا هیچ تەئسیرێکی نییە، چونکە هیچ کاتێک ئێمە بیر لە داخستنی سنوور نابێ بکرێتەوە و بیریش لەوە نابێ بکرێتەوە کە ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ وڵاتی ئێران داخرێ بە هیچ شێوەیەک داناخرێ و هیچیش لەو حاڵەتانە گەشتە ئەو ڕادێ. ئەگەرچی عێراق یەکێکە لە وڵاتانەی کە لە سزا نوێیەکانی ئەمریکا بەخشراوە، بەڵام بە بڕوای پسپۆڕانی ئابووری سزا و فشارەکان کاریگەری خراپیان لەسەر داهاتووی ئابووری هەرێمی کوردستان و عێراق دەبێت. پێویستە حکوومەتی هەرێم سیاسەتێکی نوێ بۆ پاراستنی ئابووری و بازاڕی هەرێمی کوردستان بگرێتە بەر. دەبێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بکەونە خۆپلانێکی زانستی واقعیدا بنێن بۆ ئەوەی لانی کەم کاریگەریەکان لەسەر ئێمە سووک ببێ و بۆ قورسایی و بەو سەختیە نەبێ. ئەمەش بەڕێی من بە دوو ڕێگا دەبێت پەیوەندیەکانمان و هاتوچۆ ڕێگەوبانەکانمان لەگەڵ بەغدادا ئاسان بکەین و خۆشتر بکەین و بۆ ئەوەی کەلوپەل و پێداویستەکانمان لەوێەوە دابین بکەین. دوو لە ڕێگەی دەوڵەتی تورکیا وەکو دەوڵەتێکی گەورەی دراوسێ و نزیک لە ئەوروپا و دنیای دەرەوە دەبێت ئێمەش لە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەوانە ڕێک و پێ بکەین. وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستانە ڕێگە چارێکی پێیە بۆ دۆخەکە، ئەویش گەشەپێدانی وەبەرهێنانی ناوخۆیە و دەڵێت ئەرکی قورس دەکەوێتە سەرشانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم و دەبێت لە ڕێگەی یاسای نوێ و کەمکردنەوەی باج و هاندان بۆ گەشەکردنی وەبەرهێنانی ناوخۆ هاوسەنگی بۆ بازاڕ و کەرتی ئابووری بگێڕێتەوە. ئەوەی کە جێگای دڵخۆشیە ئەوەیە ئێمە خۆمان بۆ خۆمان مستێکمان هەیە لە خەرمانی پیشەسازی و کشت و کاڵ و خوا هەڵناگرێ با لێرە مەتحێکیشی بکەم وەزیری کشت و کاڵی پێش و زۆریشی کردو هەندێک پلانی داناوە پلانانە ئەبێ جێبەجێ بکرێ و لەلایەکی تریشەوانەیە ئەبێ ئەم کابینەیە کەرتی بەشی ئابووری لە ناو کابینەکەیە ئەم جارە تۆزێ باشترکە لە جاری پێشوو، چونکەم هەندێک بێسەروبەرەیی هەبوو لە ناو دامودەستگاکانی حکوومەتە کە بە کەرتی تایبەت ئەوە چارەسەرەکرێ. ئەگەر کەرتێکی تایبەتی ئازا لە هەرێمی کوردستانە هەبێ ڕۆتین کەم بکەینەوانێ حکوومەت خوازیار بێ زۆر بەزووی ئێمە ئەتوانین ئابووری هەرێمی کوردستان ببوژێنینەوانێ. بە بڕوای شارەزایانی بوارەکە ئەمریکا لە پاش 3 مانگی دیکە قۆناغی سێمی گەمارۆکانی بەسەر ئێراندا دەسەپێنێت. هاوکار لە ڕێگەی قەدەغەکردنی هەناردە و زیادکردنی باجی گومرگی و دۆزینەوەی ڕێگای نوێ بۆ بە بازارکردنی بەرهەمی نەوت حکوومەت و پەرلەمانی ئێران ئامادەکاری کردووە تا ڕوبەڕووی سزا ئابووریەکانی ئەمریکا بوەستێتەوە. ئیحسان ساویر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.